ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لەبەیانی ڕۆژی دووشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی کاشی کاژە لە شابات، سەپاندنی حوکمی سێدارە بەسەر زەهرا شەهباستەبەری، راپۆرتێک لەسەر توندوتیژی دژ بە ژنان لە ئێران، کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغڵ لە ناوچە عەمەلیاتەکانی لاوان و سیری، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە بەردەم بینای پەرلەمانی ڕژی. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی کاشی کاژە لە شابات. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی کاشی کاژە لە شاری شابات سەر بە پارێزگای کرماشان دەش بەوە دینەهاتنی داخوازیەکانیان لەلایەن بەرپرسانی شیرکەت کۆبوونەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی سەختی کارەکەیان و دابین نەکرانی ئیمەنی شوێنی کار لە ساڵانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە کرێکاران تووشی ڕوودا بوو. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکارانی ناڕازی خوازیای بەرزکردنەوەی ئاستی ئەقدەس بە پێڕێژەی هەڵاوستان و سەختی پیشەکەیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمەنی شوێنی کار، پێدانی ئەقدەس و مەزایەت دواخراوەکان و هەروەها بایەخدانی ڕژێم بە دۆخی ژیان و مایشەتی کرێکاران بوون. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان ڕۆژی یەکشەمە 4 خەزاڵوەری 1404 هەتاوی، هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان لەلایەن هێزەکانی داری اطلاعاتەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بە پێڕاپۆرتەکان، ئەو هاوڵاتیە بە ناسناوی ئارام وەفایی تەمەن 18 ساڵ بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژێم بۆ سەر ماڵەکەی بە بێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و هێشتاکە زانیاریەکی سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانی یان شوێنی ڕاگررتنی لەبەردەستدانیە. شایانی باسە سەرڕای بەدواداچینەوەی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی ڕۆڵەکەیان لەلایەن هێزەکانی داری اطلاعاتەوە وەڵامیان نەدراوەتەوە. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین ئیجتیماعی لە پارێزگای خوزستان ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانشینکراوانی تەمین ئیجتیماعی پارێزگای خوزستان لە شارەکانی شوش و ئەهواز دەش بەوە دینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەشداروانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دەش بە گەندەڵی بەرپرسانی ڕژێم و هەروەها خراپی دۆخی ژیان و مایشەتیان، خوازیاری هاوسانسازی ئەقدەست، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی و ئازادی دەستبەجێی هەموو خانشینکراوانی بەندکراو بوون. سەپاندنی حوکمی سێدارە بەسەر زەهرا شەهباستەبەری. زەهرا شەهباستەبەری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی لاکانی ڕەشت بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە نایەرەکانی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی حوکمی سێداری بەسەردا سەپێنرا. بە پێڕاپۆرتەکان، ئەو بەندکراوە تەمەن 67 ساڵە، ڕێکەوتی 28 خاکەلەوەی ئەم ساڵ بە هێرشی هێزەکانی داری ئیطلاعاتی ڕەشت بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی بەندینخانەی لاکانی ڕەش کرا. ناوبراو بۆ ماوەیەکی زۆر لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرابوو. هەروەها لە دادگایەکی نایاسایی و کوردە حوکمی سێداری بەسەردا سەپێنراوە. راپۆرتێک لەسەر توندوتیژی دژ بە ژنان لە ئێران. بە پێی ئامارە فەرمیەکان لە سەرەتای ئەم ساڵەوە لانی کەم 63 ژن لەلایەن بنەماڵەوە یان هاوسەرەکانیانەوە کوژراون و زۆربەی تاوانبارانیش بە لێخۆشبوونی بنەماڵەکانیان ئازاد کراون. بە پێڕاپۆرتەکان، بەهۆی بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیانی ئابووری و ئەمنیەتی ژنان لە ئێران و هەروەها دامەزراندنی یاسایەکی پیاوسەلارانە لە ئێران و پاراستنی تاوانباران، ساڵانە ڕێژەی توندوتیژی دژ بە ژنان لە ئێران بەرزتر دەبێتەوە. بە وتەی زەهرا ئیفتخارزادە، بەڕێوەبەری ماڵی ئەمنی ئاتنا، بەهۆی تۆمار نەکرانی ئاماری توندوتیژی دژ بە ژنان هێشتا ئامارێکی ڕوون لە بەردەستدانیە و بە پێی ئامارە نافەرمیەکان هەردوو ڕۆژ ژنێک لەلایەن بنەماڵەیان هاوسەرەکەیەوە کوژراوە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی فرۆشگای زنجیرەی ڕێفاه لە زەنجان ڕۆژی یەکشەمە 4 خەزەڵوەر کۆمەڵێک لە کرێکارانی فرۆشگای زنجیرەی ڕێفاه لە شاری زەنجان دەش بەوە دینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن
کە بەهۆی پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان لەلایەن خاوەن فرۆشگاکانەوە دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانای دابینکردنی سەرەتایی ترین پێداویستیەکانی بنەماڵەکانیان نییە. کرێکاران لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوازیاری بەرزکردنەوەی ئاسی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئەمنیەتی پیشەی و بیمەی دەرمانی کارامە، بایەخدانی بەرپرسان بە داخوازیەکانی کرێکاران و هەروەها گۆڕانی گرێبەستەکانیان بوون. دەست بە سەکرانی 6 هاوڵاتی بەهایی بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەیان. ڕۆژی یەکشەممە 4 خەزەڵوەر 6 هاوڵاتی بەهایی لە شاری هەمەدان بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکان لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی بەندینخانەکانی ڕژیم کران. بەپێی راپۆرتەکان هاوڵاتیەک بە ناسناوی نەدا موحێبی لەلایەن لقی 2 دادگای ئینقلابی هەمەدان بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و بەڕێوەبردننی ناسەی کلاسی ئاینی بەهایی حکمی 7 ساڵ و 8 مانگ بەندکران و 5 هاوڵاتی دیکەش بە ناوەکانی فەریدە ئەیوبی، زەرین دۆخت ئەحەدزادە، ژاڵە ڕەزایی، عەتفە زاهدی و نورە ئەیوبی هەر یەک حکمی 6 ساڵ و 3 مانگ و سەرجەمیش حکمی 38 ساڵ و 11 مانگ بەندکرانیان بەسەردا سەپێنراوە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلاتقاڕەی شاغڵ لە ناوچە عەمەلیاتەکانی لاوان و سیری. ڕۆژی یەکشەممە 4 خەزەڵوەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی نەوتی فەلاتقاڕەی شاغڵ لە ناوچە عەمەلیاتەکانی سیری و لاوان دژ بە نەبوونی ئیمکاناتی ڕیفاهی و ئەیمەنی شوێنی کار کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بەوتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاسی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕیفاهی، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان، وەرگرتنی هێزی کاری نوێ، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها سەربەخۆیی سندوقی خانشینکراوانی سنعەتی نەوت بوون. دوایین هەواڵ کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم بینای پەرلەمانی ڕژیم. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە یاخۆد ئیعدام دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراواندا لە بەردەم بینای پەرلەمانی ڕژیم کۆبوونەوە. بە پێی وێنانش کە بەدەستمان گەیشتون بنەماڵی بەندکراوان بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکاردی نا بۆ سێدارە، خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان، ئازادی دەستبەجێی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و هەروەها کۆتاییاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵەی بەندکراوان بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەش کردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لات.